بەناوی خوای گەورە سڵاوی خوای گەورەتان لەبێ ئازیزان و خۆشەویستان. ئێستاکە دوا ساتەکانی ساڵی 2022 کۆمەڵێک کەس پێچێ زۆری پێخۆش بێ ئەم ساتەیەتە پێشەوە چونکە بەشداری ئاهەنگ و چالاکی وشتی جۆرە و جۆرەکە و کەسانێکیش چاوەڕێی یاری ئاگرین و کۆمەڵێ لەمانن. ڕاستێکین بەنسبەت خاوەن کارەکانەوە بەنسبەت دەستنەزمانەکانەوە ئەوان تەنها بۆ پلان و ژمێریاری بەلایەنەوە گرنگە، واتە خودی ژمارەی ساڵ هیچ گرنگ نییە، تەنها گرنگەکەی ئەوەیە تۆ ئەبێ پلان و بەرنامەت ڕێک بخەیتەوە و هەموو ئەوانەی کە لە بواری بزنس شارەزاییان هەیە ئەزانن کە پێویستە پلانێکی وردی استراتیژی هەبێ و کەسی خاوەنکار بزانێ کە ساڵی ئایندە ئەبێ چی بکە و ئەم پلانە جێبەجێکاری کە بۆ ئەم ساڵی هەیە پێویستە ئامادەکاریەک بێ بۆ پلانێکی ناوەندی و پلانە ناوەندیەکەش ئامادەکاریەک بێ بۆ پلانێکی درێژخایەن و لەو پلانە درێژخایەنە ئەم کەسە بگاتە ئەو خەون و مەبەستە گرنگانێکە هەی بووە. خۆشەویستانم، لێرە هیچ گرنگ نییە وەکو ئەوەی وابزانین ئەم شەو جیاوازە لە شەوێکی تر یاخود سبەی یەکی یەک جیاوازە، هیچ جیاوازیەکی نییە. ڕاستیەکەی مرۆڤەکان بەوە سەرکەوتوو ئەبن کە کۆمەڵێک وردە خوو لە ژیانی خۆیانە دروستکە و بەهۆی ئەو وردە ڕەفتار و وردە خویانەوە دەرئەکەوێت کە ئەمانە مرۆڤی سەرکەوتوون. مرۆڤی سەرکەوتوو مەرج نییە شتێکی زۆر گەورە و مەزن بکە بۆ ئەوەی پێی بڵێن سەرکەوتووە، واتە مەرج نییە سەرکەوتوەکان تەنها ئەوانە بن کە خەڵکە عامەکە بە شێوەیەکی گشتی ئەیان ناسێ، وەکو ئەوەی بڵێ ئەمانە بەناوبانگن، وەکو ئەوەی بڵێ ئەمانە خاوەنی سەرۆت و سامانێکی زۆرن، یان وەکو بڵێ ئەمانە خاوەنی بڕوانامەی بەرزن یان کارێکیان کردووە هەموو خەڵک ڕووی تێکردوون. بە پێچەوانەوە لەناو 100 کەسە یەک دوو کەسی سەرکەوتومان هەیە. ئەم یەک دوو کەسە سەرکەوتووە ئەکرێ یەکێک لەمانە هەلێکی بۆ هەڵکەوت بێ و ئەو هەلەوای لێ کرد بێ ئەمڕۆ کەسێکی سەرکەوتوو بێ. بەڵام کەسانێک هەن کە خۆیان هەموو هەوڵیان خستووەتە گەڕ بە پێچەوانەی ئەو لێشاوی کە بەردەوام ساردیان کردوێتەوە، بەردەوام ڕێگریان کردووە، ئەم کەسە هەر سەرکەوتوو بووە. بۆیە بەڕاستی ئەم کەسە جێگای ئەوەیە کە ئێمە پیرۆزبایی لێ بکەین، چونکە بە هەوڵ و کۆش و ماندووبوونەکانی خۆی توانیەتی سەرکەوتن بەدەست بهێنێ. ئێستا ئازیزان ئەم ساڵ کە ڕۆشت تۆ وا دابنێ تازە هەر چۆنێ بوو ئەم ساڵ تێپەڕی. ئایا تۆ لێ ڕازی بووی، لێ ڕازی نەبووی و تەنها کارێکە بیکەی ئەوەیە ئاوڕێک بەرەوە بزانە ئەم ساڵت کە ڕۆشت چیت کرد، چیت بەدەستهێنا، قەرارە تۆ چی بکەی و چی بەدەستبێنی لە ساڵی 2023. واتە خودی ژمارەکە گرنگ نییە ئازیزە، تەنها یەک گرنگی هەیە، ئەویش لەناو پلانایە. تۆ کە ئەڵی ساڵی 2023 یەکسەر زانی 12 مانگت لەبەردەسە و ڕاستەوخۆ زانی ئەم 12 مانگت دابەشە بێ بەسەر 4 دانە سێمانگیە و ئەمانە وەرزەکانن و هەروەها ئەزانی بە شێوەیەکی گشتی مانگێک 4 هەفتەیان 5 هەفتەیە و تۆ تەماشایەکی ئەم ڕۆژژمێرە بکە. گرنگترین شت تۆ بیکەی ئەم شەو ئەوەیە تەماشایەکی ئەم ڕۆژژمێرە بکەی. ئەم ڕۆژژمێرە واتە تو ئەم ساڵی کە لەبەردەستە ساڵێکە بەپی خۆر ئەپێورێ کاتەکان هەر وەکو خۆیان لەگەڵ ساڵانی ئایندە ئەمێننەوە. واتە تۆ 12 ساڵە لەبەردەمایە، 12 ساڵەکە لەکوێ دەست پێکا لەکوێ کۆتاییەت گرنگ نییە، بەڵام کاتێک کە تۆ بەراوردی ئەکەی بە هەموو ساڵەکانی تر، ساڵی خۆر ئەوەیە کە تۆ هەموو ساڵی مانگی یەک بۆ نمونەکەوتە زستان و سەرماوە بۆ نمونە و هەموو ساڵی مانگی 7 دنیا گەرمە، کەواتە و ساڵی خوێندنیش هەر لەسەر ئەمەیە، کەواتە
چیتروش هەر بەم پێ ئەمە حسابەکەی بۆ نمونە ژمێریاری هەموو دام و دەستگا و کۆمپانیاکان بەپی ئەم ساڵە ئەپێورێت کەواتە گرنگەکە پەیوەندی بە پلانەوە هەیە. ئێستا تۆ پێویستت بەوەیەکە پلانێکی وردت هەبێ. ئەم سەرەتایی ساڵی 2023 هەوڵ بە دەفتەرێک دابنی یەکەم شت خەونەکەت بنووسیت. ئەم خەونە شتێکی ئەبێ دوورخایەن بێ واتە بێ مرۆڤ هەتا ئەتوانێت سەیری پێشەوە بکە هەتا ئەتوانێت سەیری پێشەوە بکە و عەقڵ و ژیری داخوازی ئەوەیە کە مرۆڤ تەماشای پێشەوە بکە وەکو کورد دەڵێ نابێت تەنها بەرلوتی خۆی ببینێت. تۆ ئەم ساڵی جێبەجێکاریە لەناو پلانەکەی تۆە کە ئەبێ ئەم ساڵ تۆ ئامادە سازیەک بکەیت بۆ پلانێکی ناوەندی وەک کاتێک کە تۆ ئەم ساڵ تەواو بوو پلانە ناوەندیەکەت دەستپێکە پلانە ناوەندیەکە تەواو بوو پلانی درێژخایەن دەستپێکە و تۆ هەموو ساڵێک ئەبێ مراجعەیەکی خۆت بکەیتەوە. کۆمەڵە عادەتی خراپ هەیە تەرکیکە بۆ نمونە زۆر ئەخەبی زۆر ئەخۆی زۆر تەماشای سۆشیال میدیا ئەکەی هەموو شتێک ئەڵەی زۆر 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 ئیتر دیارە تەنانەت بەڕێزان شتی چاک پێویستی بەوە نییە ئەوەندە زۆر بێ. بۆ نمونە دەرمان تۆ ئەم دەرمانە ئەبێ بە ڕێژەیەکی دیاریکراوە بیخۆی ئەگینا تۆ بە مشت کۆمەڵێ حەب بخۆی یا بڕۆی 5-6 دەرزی بەسەرێک بەی لە خۆت تۆ زەرە دەکەیت کەواتە جورعە دیاریکردن زۆر زۆر گرنگە. تۆ چۆن کاتێ بەبێ پلان و بەرنامە دەرمانێک خۆی ئیسفادەی لێ ناکەی کەواتە زۆربەی شتەکانی تری ژیانیش هەر بەو شێوازەیە. ئێستا کاتی ئەوەیە کە بیرێک لە خەونەکانت بکەیتەوە کاتی ئەوە نییە بیلەوە بکەیت و ئەم شەو بەخۆشی بەریتە سەر کاتی ئەوەیە ئەم شەو محاسەبەی خۆت بکەیت ئەم شەو بزانی بۆ تۆ ساڵی کۆتایی ساڵی 2021 پلان و بەرنامەیەکت دانا بۆ لە ساڵی 2022 نەتوانین جێبەجێکی. ئازیزانم هەمیشە ئەکرێ پێشبینیەکانمان تەواو ڕێکوپێک دەرنەچن واتە تۆ پێشبینیەکت هەیە مەرج نییە ئەم پێشبینیە بە تەواوی و بە دروستی وەکو خۆی دەرچێت بەڵام پێویستە تۆ دەرسێکی لێ وەرگری بۆ نمونە پلانێکت دانا بە 12 مانگ پێ بکەیت دوای 12 مانگەکە ئەزانی هەنێ شتێ تۆ قیاسەکەت هەڵە کردووە واتە وات زانیوە زۆر ئاسانە دوای ئەزانی زۆریش ئاسان نییە وات زانیوە ئەمە بە ئاسانیەتە دی یان کۆمەڵە حساباتی کردو دوایی بارودۆخێک هاتوۆتە کایەوە کەواتە باش وایە هەر لێ ئێستەوە بیرت لای ئەوە بێت پلانەکەت نەرمی تیاگە نەرمی مرونەی تیاگە واتە فلکسیبلیتی هەبێت واتە وا پلان دانەنی ئەگەر سبەی شەو میوانتان هات ئیتر هەموو ئیشەکانی سبەی شەو پەکیان بکەوێ و تا ساڵەکەی تر تۆ ڕۆژێک بچێتە ناو ساڵی 2024 نابێوارێت ئەبێ پلانەکە و وردەکاری و نەرمیکی تیابێ ئەگەر سبەی نەگونجا بتوان قەرەبی بکەیتەوە واتە پلانەکەت ورد بێ بەڵام نەرمی تیابێ لە باشترین سیفاتەکانی پلان ئەوەیە کە نەرمی تیابێ. هەروەها بەنسبەت پلانەوە هەمیشە ئەوانی کە لە یەک تۆز لە ئیدارە لە کاتگێڕی شارەزاییان هەیە ئەزانن دەکسەر ئەڵێن ئەبێ پلان سمارت بێت. ئەگەر من لە ناو سیفاتەکانی سمارتە تەنها ئاماژە بەوە بکەم کە چی زۆر زۆر گرنگە یەکەم شت تۆ کە ئەڵێن سمارت تیەکە ئەگەڕێتەوە بۆ تایم واتە کات زۆر گرنگە تۆ ئەم کاتانە قەدریان بزانی و بزانی چیان تیا بەدەست ئێهێنی و بزانی چیان تیا بکەیت. بۆ نمونە ئەبێ ئەگەر بگەڕێنەوە بۆ ئێسەکەڵە سپەسیفیک واتە ئەبێ تۆ شتەکەت دیاریکراوە بێ نەک تۆ بڵێ من ئەم ساڵ ئەمەوێ خوێندن وە ئیتر بیەیتە بەر بۆ نمونە من ئەم ساڵ ئەمەوێت داهاتی ئیشەکەم لە سەدا 20 زیاد بکەم بەڵام یەکیشکە بە گۆترە ئەڵێ زیاترم دەستکەوێ نییە ئەبێت تۆ بیری لێ بکەیتەوە ئەبێت تۆ پلانی بۆ دابنی ئەبێت تۆ بەرنامەیەکت هەبێ ئەبێت تۆ دیراسەیەکی کەواتە کاتێک ئینە سەر پلان زۆر کەس هەر بە گۆترە وەکو کورد دەڵێت بە گۆترە دائنیشە پلانەکەی ئەنووسێت پێشەوەی پلانەکەت بنووسی پێویستە تۆ هەڵسەنگاندنیە بکەیت
ئەم هەڵسەنگاندنە واتە بەسادەی زۆر بەسادەی تۆ لە چیا باشی، تۆ لە چیا خراپی، هەر زۆر بەسادەی چ شتێک هەیە ئەکرێ هەلێ بێت تۆ بتوانانی بیقۆزیتەوە. هەر زۆر بەسادەی ئەم پلانە ئەکرێ حساب بۆ ئەو بکەیت کە ئەگەر بارودۆخێکی تایبەت هاتە پێشۆ احتیمالی و بارودۆخە تایبەتە چی بکە بێ بەڕێگر لە بەردەم توایات بێتە مەترسی کەواتە خۆت هەڵسەنگێنە بارودۆخەکە هەڵسەنگێنە پلانێکی ڕێکپێک دابنێ و خاڵێک کە زۆر گرنگە ئەویش ئەوەیە پێویستە ئەو شتانەی کە زۆر چاکن با کەمیش بن تۆ لەسەریان بەردەوامی واتە ئەوەی کە باشترین کردەوەی مرۆڤ لای خوا چییە ئەوەی کە لە فەرمودا هاتووە ئەدوەمها وئین قەلە واتە ئەوەی کە زۆر بەردەوامی لەسەری ئەگەرچی کەمیش بێت. ئازیزان ئێمە کۆمەڵێک مەفاهیم کۆمەڵێک تێگەیشتنی زۆر قوڵمان هەیە لە ئاینی ئیسلامە بەڵام کاتێک کە تەماشای کۆمەلگاکان ئەکی ئەوەندە وەزعیان خراپە بەوا تێمەکەوە وا بزانی ئەمە خەتای بنەما و خەتای ئەسڵەکەمانە نا ئێمە گەلانێکین شارستانیەتەکەمان ڕووخاوە و بووین بەژێر دار و پەردوی شارستانیەتی چە ڕووخاوە ئەمڕۆ کە ئیتر دەرەوە تۆ کەسێکی ئاساییی تۆ کۆمەلگایکی ئاساییی تۆ ژنگەیەکی ئاسایی نییە ناکرێت لێرە تۆ بە هەڵە تێبدەی وا بزانی کە ئەو بنەما جوان و ئەساسیانی کە ئەمانە غەڵەتە بەڵکو پێویستە بزانین ئێمە ئایا چەنێ ئەوانەمان جێبەجێ کردەوە بۆ نمونە ئەدوەمها وئین قەلە ئایا ئێمە چەندێک ئەومان جێبەجێ کردووە لە ژیانمانە کاتێ زانیمانە شتێ باشە ئیتر با کەمیش بوو بێ هەوڵمانیا و زۆر بەردەوامی لەسەری بۆ نمونە تۆ ئەزانی ئەو خواردنەوە بەسوودە وەرە بە درێژایی ئەم ساڵدا جیاوازبی لە ساڵانی تر هەموو ڕۆژێ هەوڵ بە یەک پەرداخ ئەو بە زیادە بخۆرە لە ساڵی پارە واتە هەموو ڕۆژە پەرداخێک ئەو بخۆ تا کۆتایی ساڵەکە با جیاوازبی تۆ بۆ تەندروستی باشترە بۆ نمونە بیتی بە عادەت هەفتانە 2 ڕۆژ بڕیار بی بچی بۆ پیاسەکردن یا بۆ وەرزش یا بۆ مەلە و بڕیار بی ئەمە لەسەری بەردەوام بی وازی لێ نەهێنی ئازیزان بە 2 جار ڕۆشتن و مانگێک و 2 مانگ زۆر گۆڕانکاری ڕوونایە گۆڕانکاریەکە لەوان ڕوئەیە کە تۆ تا کۆتایی ساڵەکە لەسەر ئەم شتە باشانە بەردەوامە بی بۆ نمونە خوێندنەوە ئەکرێ ڕۆژێ 2 ڕۆژ 3 ڕۆژ نەخوێنیتەوە بەڵام تۆ ئەگەر بیتی بە عادەت هەفتە نەبێت لە ژیانی تواکە بخوێنیتەوە و تۆ ئەگەر بێت و ئەم 52 هەفتەیە تۆ بێت و هەر بەردەوام بخوێنیتەوە بە دڵنیایی تۆ ساڵی 2024 بە عەقڵێتێکی کەوە ئەژی هەرگیز ئامادەنین عەقڵێت بگەڕێتەوە بۆ ئێستاکە وەکو چۆن ئێستاکە کەسمان ئامادەنین عەقڵمان بگەڕێتەوە بۆ ساڵی 2021 یان ئەگەر تۆ زیاتر دووری خەینەوە ئەوانەمان گەورەی باشتر هەستی پێکەین بۆ نمونە عەقڵمان بگەڕێتەوە بۆ ساڵی 2012 هەرگیز ئامادەنین چارەزایی و عەقڵ و معریفەت و تێگەشتن و تەجروبە و حکمەتی خۆمان بگەڕێنەوە بۆ ئەو ساڵانی ڕابردوو ئەگەر ئەتەوێت شتێ بکە ئەم ساڵەکەی تر هەرگیز ئامادە نەبی عەقڵ بگەڕێتەوە بۆ ئەمە ئەوەش بەوە ئەبێ ئەم ساڵ گوێگرێکی باشتر بی و خوێنەرێکی باشتر بی و هەوڵ بین ئەم ساڵ کاتەکانت بەشتی خراپەوە نەبیت بەسەر ئازیزانم هەمومان کاتمان ئەڕوا بە شتانێک کە پێویست نین و خۆشمان ئەزانین باشین بەڵام ئەمە ئەگەرنێکی بە عادەت ساڵە بێ بەسەر تا وە زۆربەی کاتەکان لە ژیانی تۆ ئەباتە دەرەوە بەڕاستی حەیفە پێویستە تۆ هەنگاوی گەورە بنی پێویستە پەیوەست بی بەوەی کە ئەبێ ئیلا ئەنجامێکی باش بەدەستێنی بەدەستهێنانی ئەنجامەکەش بەوە ئەبێ کە تۆ مێشکت پڕ نەکەی لە هەموو شتێ واتە تۆ ئێستاکە ئەگەر خوێندکاری یان ئەگەر خاوەنکارێکی ئەگەر بەڕێوەبەرێکی ئەگەر مامۆستایەکی ئەگەر وەکو باوکێک تەماشای خۆتەکەی وەکو دایکێک تەماشای خۆتەکەی ئەرک و لێبرسراوێتی خۆت دیاری بکە هەوڵ بە دەرلەمانە مەگەر بەپی پلان بۆ پشوەکەت بڕۆی خەریکی شتێکی تربی ئەگینا تۆ خاوەنکارێکی هەموو شەوێدانیشی خەریکی فەیسبوک و تیکتۆک بی هەموو شەوێدانیشی هەر ڤیدیۆی کورد هەڵەیتەوە بەڕاستی تۆ خاوەنکارێکی فاشیل ئەبی و
باوەڕ ناکەم ئایندەی تۆ باش بێت چونکە زۆرێک لە خاوەنکارەکان ئەوانی کە توانیان ئەنجامی باش بەدەستبێنن ئەوانن کە لە کاتێکی ڕێکوپێک یان کەم ئەخەون و کاتێکی زۆر خەریکی فێربوونن و کاتێکی زۆر خەریکی دروستکردنی پەیوەندین و کاتێکی زۆر خەریکی حساباتن و کاتێکی زۆر خەریکی مامەڵەکردنن ئەمانە کاتی ئەویان نییە دانیشن خەریکی کات کوشتن بن بۆیە باشترین شتێکە بیکەی ئەوەیە کە واز بێنی لە کات کوشتن و هەروەها ئێستاکەمە لە سەردەمێکە ئاژین بە خوێنەوار و نەخوێنەوارەکانیشمانەوە بە لێشاو زانیاری ئەچێ بەناو مێشکمانە واتە تۆ تەماشای تەلەڤیزیۆنەکەی تەماشای مۆبایلەکەتەکەی گوێ لە خەڵکەگەی بەردەوام تۆ معلوماتێکی زۆری ئەچە ناو مێشکت ئەم سەردەمە جیاوازە لە سەردەمانی پێشوو لە سەردەمانی کۆنا زانیاری زۆر بە زەحمەت ئەوەندە کەم بووە قیمەتی هەبووە گرنگ بووە کە تۆ ئاگاو لەو شتانە بێت ئێستا ئەوەنە زانیاریەکان زۆرە تۆ ئەبێ فیلتەری بۆ دابنی ئەبێ فیلتەرە دابنی هەموو زانیاری نەگاتە مێشکت بۆ نمونە لە هەموو بارێکا مەخوێنەرەوە بۆ نمونە لە هەموو بارێکا گوێ مەگرە بۆ نمونە لە هەموو بارێکا وزەکانت سەرف مەکە چونکە ئەگەر هەر بەم قەرەباڵخیە بەردەوام بیت تۆ کەسێکی فاشیل دەرەچی شتانێک زۆربەی ئەمرت ئەبەنە سەر واتە بۆ نمونە ئەگەر تۆ 10 ساڵ بژیت لەمە داوە تا 10 ساڵی تر ئەم 10 ساڵە بەم قەرەباڵخیە تۆ گوێ لە هەواڵ بگری پۆستی ئەموو ئەو بخوێنیتەوە ڤیددیۆی ئەموو ئەو تەماشا بکەی تەماشایی بۆ نمونە فیلمکەی گوێ لە ئیخبار بگری و ئەو ڤیددیۆ کورتانەی کە هەمووی بۆ کات بەسەر بردن و خۆشی و ڤایرەڵبوون و بیبینی زۆر و بۆ ئەمانە کراوە تۆ دانیشی بە دیاریانەوە ئەمانە لەم 10 ساڵی تو کاتێکی زۆر تەبن واتر لە ماوەی 10 ساڵەکە ئەو 2 ساڵی عمری تۆ ئەگەر حسابیکەین بەم شتە هیچ و پوچانە ڕۆشتووە لە چی کەمەکاتەوە لە بەرهەمدارەتی کەمەکاتەوە واتە واد لێ کاتۆ نەتیجەی کەمترێ هەبێت بەرهەمێکی کەمترێ هەبێت من ئومێدەوارم ئەم شەو لەبری ئەوەی بیر لەوە بکەینە کاتێک خۆش بەرینە سەر بیرێک لەوە بکەینەوە چۆن ساڵی ئایندەمان باشتر بین لەم ساڵی کە ڕۆشت چۆن ئەم ساڵ پلانەکانمان ورتر بن چۆن ئەم ساڵ ئامانجەکانمان مەزبوطتر بن و بتوانین ئەنجامی باشتر بەدەست بێنین خۆشەویستانە من لەمە زیاتر کاتان ناگرم هیوادارم هەر یەکێک لە ئێوە ئەم شەو بیرێک لە خۆی بکاتەوە ئایا لە ماوەی ساڵی ڕابردووە چەندێک کاتی بەشتی بێماناوە بردوێتە سەر هەوڵ بە ساڵی ئایندە وانە بێت ئومێدەوارم ئەم کاتەکەمی کە لە خزمەتتانە بووم تەنها بیرخستنەوەیەک بوو بێ و ئێوە توانی بێتان سوودێکی لێوەربگرن من زۆرم پێخۆشە کە زیاتر لە خزمەتتانە بم ئومێدەوارم لە ساڵی ئایندە ساڵی 2023 من بتوانم کاتێکی باش بم بە ئێوە لە ڕێی لایڤەکانەوە تاوەکو ئێوە بتوانن ژیانی خۆتان باری دەرونیتان ژیانی خێزانیتان ژیانی کار و پیشەکەتان داهاتان هەمووی بەرەو باشتر ببن و ئەمانە هەمووی ئەکرێ بە مەرجێک تۆ ئامادەبی لێ بڕاوانە تەرکیزی بخەیتە سەر و شتانی ئەملا ئەولان نێن مێشکی تۆ پەرتەوازە بکەن بە دڵنیایی هەر یەکێکمان ئەگەر ئێستا سەیری ساڵی پارەکەین ئەو کاتە زۆرانی کە بە هیچ ڕۆشت ئەگەر خەریکی شتێکی باش بووینە ئێستاکە ئیلا دەستکەوتێکی زیاترمان ئەبوو لەوەی کە ئێستاکە بەدەستمان هێناوە بەڕێزێک لە لایڤەکانە تەعاً ئەسپاسدانەکان سپاس بۆ ئەو نووسینە جوانانی کە نووسیتانە لە کۆمنتە بەڕێزێک نووسێتی سڵاو و ڕێز ماسای بەرز چۆن بتوانم پلان دانم خۆی فێری زمانی ئینگلیزی بکەم ڕاستێکی باش وایە تۆ ڕێگای قەوبڕ بگریتە بە ڕێگای قەوبڕ دووسێ شێوەیە یەکێک لەوانە ئەوەیە لە بری پەرتەوازەیی بوون بەڕێزان یوتیوب زۆر شتی باشی تایە بەڵام بەڕاستی پەرتەوازەیە یعنی ئێستا من خۆم ئیسفادەم لە یوتیوب کردووە و هاوکات پەرتەوازەیەکی سریشی لە تێیاوم جاری وایە بۆ بیستمە لە بوارێکە شارەزایی پێیاکە ئەوەندە ڤیدیۆ جۆراوجۆرم بینیوە جاری وایە وەکوایە ئۆتۆمبیلێک پەرکەناشکە بۆ چکە زۆر جار ئەم ڤیدیۆیانە کەسێک دروستی کردووە ناوێت تۆ فێری ئەوێت بینەری زۆر بێت و ئەم سیاسەتی بینەری زۆر بێ وای کردووە شتانێگەیە بە تۆ تەنها ڕووکارە بۆی سەرنجە ڕابکێشە یا سەبنێڵەکە یان سەرمەوزوعەکە و سێرەی پلان و بەرنامەیەکی باش نییە
یوتیوبەرەکان پلان و بەرنامەیەکی باشیان نییە بۆ فێربوون، بەڵکو ئەوان ئەیانوێت ڤیۆکەی خۆیان زیادکەن و شتەکانیان سەرنجڕاکێشکەن و ئێوە بە تۆ بڵێ تۆ هیچ نازانی وەرەبان بۆ ڕاستکەمەوە و زۆرێک لە ڤیدیۆکان لەم جۆرە. بەڵام باش وایە کە تۆ کۆمەڵ منهج یاکەوە بە کتێب بێ یان بە کۆرس بێت. ئێمە لە ئاوات ئەکادمی کۆرسی دیپلۆمی وەرگێڕانمان هەیە کە ئینشاءڵڵا لەم 2-3 ڕۆژە ئێمە بە چڕوپڕی ڕێکامی بۆکین و گروپێکی نوێ وەرەگرین و ئینشاءڵڵا خۆی پرۆگرامەکە 6 مانگە. بەڵام ئێمە دامان ناوە ئەگەر کەسێ مستەوای زۆر باش نەبێ ئینگلیزیەکەی ئەم 6 مانگە قەیچێکا با بە دەمان تەواویکە ئێمە 4 مانگ بەبێ بەرامبەر بێ ئیدنارێکی زیاتر لێسەنین هەوڵەیەین خۆمان ماندووکەین لەگەڵێ هەتاوەکو ئەنجامێکی باش با بەدەستەوە. بۆ نمونە توانی بەشداری دیپلۆمی وەرگێڕانی ئینگلیزی کوردی بکەیت، ئاستی خۆت لە هەموو ڕۆکانەوە بەرزکەیتەوە بە تایبەت زمانی ئینگلیزی و فێری قسەکردنێکی جوانی فێر ببی بخوێنیتەوە فێر ببی کە بنووسی و زۆرێک لە لێهاتوویەکانی تر کە لە ئایندا ئیشت پێوێت. ئەگەر لەسەر پرۆگرامەکە بڕۆی ئێمە هەموویمان هەفتە جیا کردوێتەوە بە چەندان کۆرسمان هێناوە دەرسەکانمان بە مەزبوطی دیاری کردواتە تۆ لە ماوەی 1 مانگە قۆناغ لەگەبڕی کە لە شوێنانی تر بە 3 مانگ 6 مانگ 8 مانگ ئەبڕێ بۆیە مانگێک قۆناغێک مانگی دوم قۆناغی مانگی سێم قۆناغێک و ئیتر تۆ ئەگەیتە ئاستێکی بەرز و ئەچیتە ناو ئەو ئاستە بەرزە و بۆ ماوەی 3 مانگ بە جددی و بە وردی تەدریب بکەین. ئەگەر بە 3 مانگ پشتوانینەکەی 4 مانگێک بۆ زیاد دەکەین. ئەمە فڕسەتێکی زۆر باشە بۆ ئێوە ئازیزان. جا لە ماوەی ئەم ساڵا بیر لەوە بکەرەوە چۆن تەندروستی باشتر یعنی ئەم قسانەی یەکەم جار بۆ خۆمە چۆن تەندروستی باشتر بێت، چۆن ئەو پیشەی ئەیکەم بەشداربووەکانم کڕیارەکانم ئەوانەی یەن بەدەمەوە زیاتر لێم ڕازی بن. یعنی ئەگەر ئەم ساڵ لە ئاوات ئەکادمی ڕئاستی ڕەزامەندی لە 99 کە سپاس بۆخوا لەوە ئەچێ دەستگامان نەبێت لە کوردستانە حالیەن بەو شێوازە ئیشی لەسەر ڕەزامەندی بەشداربووەکانی کردرێ. ئەگەر ئێمە لە 1970 چۆن هەوڵ بم لە ماوەی ساڵی 2023 بیگەینمە لە 1990 ئەگەر لە 1990 چۆن بیگەینمە لە 1970 واتە ڕەزامەندی ئەو کەسانی کە بە دەوری تۆن و هەوڵ بین ئەم ساڵ خۆشەویستیکی زیاتر ببەخشین بە ئەندامانی خێزانەکەم. ئەمە زۆر گرنگە و هیوادارم هەرێکێک لە ئێمە بیرێک لە دایکی باوکی خوشکی برای خزمە نزیکەکانی ئەو کەسانی ئەو هاوڕێ نزیکەکانی ناو خانەوادەکەی خۆی یعنی هەوڵ بە پەیوەندی خێزانیەکەی بتەوتر و باشترکە خۆشەویستیکی زیاتر ببەخشێتەوە لێبوردنێکی زیاتری هەبێت. ئەمانە بکە بە عادەت بۆی ئەم ساڵی بەرەو بەختەوەری بەڕات چکە ئەگەر ئەمە نەبێ بەختەوەر ناکات واتە ئەگەر لە پەیوەندیەکان تا زۆر سەرکەوتوو نابیت ئەوە دڵنیا بە تۆ مرۆڤێکی بەختەوەر و سەرکەوتوو نیت. واتە ئەگەر کەسێکت بینی بڕوانامی بەرزی هەبوو پارەی هەبوو دەسەڵاتی هەبوو ناوبانی هەبوو هەموو شتێکی هەبوو بەس لە پەیوەندیەکانیان بە تایبەتی لەگەڵ هاوسەرەکەی لەگەڵ ئەندامانی خێزانەکەی نەیتوانی پەیوەندێکی بتەوی هەبێت من دڵنیاتانەکەمەوە مرۆڤێکی فاشێتە. جا زۆر گرنگەکە هەرێکێک لە ئێمە لێرەوە دەست پێ بکەین وەکمانێ مرۆڤێکی سەرکەوتوو بین. جا ئازیزان هیچکە لەوانە ئەبێ ئێمە ئاستی عیلمیمان بەرزکەین. بەڕاستی ئەگەر ئاستی معریفی خۆت بەرز نەکەیتەوە ژیان بۆ مرۆڤێک کە حکمەتی نییە و حەکیم نییە ژیان بۆ مرۆڤێک کە حەکیم نییە ژیانێکی زۆر ڕووپوچ و بێمانایە. ژیان تەنها بۆ حەکیمەکان مانای هەیە و لای حەکیمەکان ئەزانن کە کات قەدری چییە، کردەوەی جوان قەدری چییە، ڕەفتاری جوان قەدری چۆنە و ئەوە مرۆڤە حەکیمەکانن کە ئەگەر هاتوو دنیا خۆش بوو سوپاسگوزاری خوای گەورەن و ئەوە تەنها مرۆڤە حەکیمەکانن کاتێک کە ژیان قورس و ناڕەحەتە بێ ئەزانن کە ئەمانە هەمووی بەخێر بۆیان تەواو بێ. بۆیە لە هەردوو بارەکە مرۆڤی حەکیم بەختەوەرە ڕاستەقینەکەیە. ئەو کەسانی کەوا ئەزانن مرۆڤی نەزان بەختەوەرە بۆ لە بروی پێەکەنێ وا نەزانی ئەو پێکەنینە ئەسڵە ئەوە زۆر جار بێ ئاگاییەکە هەر دقەیەکە ئاگاییەتەوە بخۆیە شەوکە ئەچێ ئەخەوێ هەفتەیەکی در ڕۆژێکی در دوو ڕۆژی کە ساڵێکی کە هەر عەقڵی بەخۆی ئەشکێ زۆر پەشیمانە لە ڕابردووی. بەڵام ئەو مرۆڤی حەکیمە کە هەنگاو بە هەنگاو بەختەوەرانە ئەژی ئەگەر ژیان خۆش بوو یان ئەگەر ژیان ناخۆش بوو ئەگەر ئاسان بوو یان ئەگەر قورس بوو. جیمران هەمیشە قسەیەکی ئەکرد ئەیوت داوا مەکە دوعا مەکە ژیان ئاسان بێ ئەمە زەحمەتە ژیان ئاسان بدێ هەمیشە هەوڵ بە تۆ لێ هاتوویەکانت باشتر کەواتە
بەتەمای ئەوە مەبن ئازیزان، بەتەمان مەبن ساڵی 2023 ساڵی بەختەوەری و پێکەوە ژیان و ئاشتی و گوزەرانێکی باش و ڕێککەوتنی هەرێم و عێراق و باشبوونی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و زیادبوون بەتەمای ئەم شتانە مەبە. ئەمە ناومێت بوون نییە قسەی کەمنێکم، ئەمە ڕاستەقینێ. چاوەڕێ مەکە ئەم شتانە لە خۆیەوە هەلێکە بۆ هەڵکەوێت و ئیترشیان خۆش ببێ و ئەوانە نە. ئەم ساڵ چاوەڕوانی بەس لە خۆت هەبێ کەچی فێر ئەبی کە چ ڕەفتارێک ئەەکەی بە ڕەفتاری سەرەکی خۆت، چ عادەتێکی خراپت تەرک ئەەکەی و چۆن لە دنیا تێ ئەگەی، چۆن بتوانی ئاسانتر فێر ببی، چۆن بتوانی باشتر ئیش بکەیت، چۆن بتوانی پەیوەندیکی باشترت هەبێت، چۆن بتوانی داهاتێکی باشترت هەبێت. هەموو ئەمانە پێویستە لە خوای داواکەی و خۆت هەوڵی بۆ بێت. چاوەڕێی ئەوە نەکەی ژینگەکە لەبار ببێ، چونکە دڵنیا بن ژیان چۆن بووە زۆر جار هەر بەم ڕێتمە ئەڕات. ئەمەش نائومێدبوون نییە، ئەمە ئەو پەڕی گەڕانەوەی ئومێد و باوەڕ بەخۆبوونە بۆ هەرێکێکتان کە بڵێ من ئەم ساڵ ئەبێ گۆڕانکاریەکە دروستکەم بە یارمەتی خوای گەورە ئینشاءالله. هیوای سەرکەوتنەوە بۆ خوازم ئازیزان، هیوادارم کەستان لە خۆتانی قبول نەکەن ئەگەر هاتوو کاتەکەتان بزایە چوو. هیوادارم کەستان گوێ نەگرێت لە حەشاماتێک کە بە هەزاران نەفەدت لە دەوروبەرتایە هەمووی سارد دەکەنەوە، هەمووی بێتاقەت دەکەن، هەمووی پێدەڵێن ئەمە فشەیە، ئەوە نابێ، ئەمە نییە، ناکرێت. دائیمە شتە ناخۆشەکانی بیرەخەنەوە، دائیمە بیرتەخەنەوە تۆ ئەمەت نەقسا، ئەمەت عیبە، هەمیشە بیرتەخەنەوە کە تۆ ئەم توانایەت لاوازە، تۆ بیرتەخەنەوە کە ئەمەد نییە و هەمیشە بە تۆ ئەڵێن واز بێنە دانیشە چۆن تااقەتە هەیە. واز لەو حەشاماتە بێنە، چونکە ئەوانە خۆیان مرۆڤی فاشیلن. هەرگیز بە کەمای ئەوە مەبە مرۆڤە فاشیلەکان بێن بڵێن وەڵا ئافرین و پێشت بڵێن ئەمە بکە چاکە. نەخێر، ئەوانە تەنها ئەتوانن خۆیان خاڵی کەنەوە، تەنها ئەتوانن ئەو تەجروبە قەڵبەی کە خۆیان هەیە لە ژیانی خۆیانە، ئەو تەجروبە بێمانایی، ئەخر تەجروبەی ئینسانی هەر بە فاشیلی نایەتی و ئێستش فاشیل و بەیانیش هەر مرۆڤێکی فاشیل و دۆڕاوە، تەجروبەی ئەو نەفەرە بە کەوتی تۆ نایەت. بڕۆ نزیک بەرەوە لە مرۆڤە زیرەکەکان، عالمەکان، حەکیمەکان، زۆر بە ئیمانەکان، بڕۆ نزیک بەرەوە لەو مرۆڤانی کە سەرکەوتون لەڕووی دارایی، بڕۆ نزیک بەرەوە لەو مرۆڤانی کە ئەهلی وەرزش و لەشساغین. تۆ ئەگەر لەناو ئەم خەڵکە فاشیلابی و هەر گوێ لەوان بگری و هەر قسەی ئەوان بەڕاست بزانی، ئەوان چیان بەدەزێناوە، توش هەرەوە بەدەزێنی. بۆیە هیوادارم ئەم ساڵی تۆ زۆر جیاواز بێ لە ساڵەکانی تر. هیوای بەختەوەریتان بۆ خوازم لێرەوە خواحەدیستان دەیەکەم و لە سبەیەوە لە 2023 ئاوات ئەکادیمی بە چەندین کۆرس و پرۆگرام و بەرنامەی زۆر تایبەت ئینە خزمەتتان بە ئومێدی ئەوەی ئەوانی کەێن بەدەم ئەم پرۆژانەوە ساڵی 2024یان ساڵێکی زۆر تایبەت بێ و لە ساڵی 2023 بتوانین بگەن بۆ خواست و ئامانج و پلانانی کە خۆیان دای ئەنین و ئەیانەوێت. ئازیزانم، لێرەوە خواحافیزی بکەین لە ڕابردوویەکە ڕۆشت، تکایە با ئەم ڕابردووی کە ڕۆشت بیکەین بە دەرس و ئەزمون و تکایە با بە خێرهاتنێ بکەین لە ساڵانی ئایندا، بەڵام بە پلان، بە بەرنامە. خواتان لەگەڵ.